لەگەڵ ئەوەی هێشتا وەرزی هاوین نەهاتووە بەڵام لە ئێستادا زۆربەی گەڕەکەکانی چەمچەماڵ بێ ئاون و هاوڵاتیان بە پارە ئاو دەکڕن. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی چەمچەماڵیش دەڵێت تاکە چارەسەر بۆ بنەبڕکردنی کێشەی ئاوی چەمچەماڵ جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە. باسیشی لەوە کرد زیادەڕۆیەکی زۆر کراوەتە سەر بۆ ڕێکانی ڕاکێشانی ئاوی سنوورەکەیان. کێشەی ئاوی چەمچەماڵ من لە 1 تا 100,000 جار ئەڵێم چارەسەری بە گۆبتەپە چەمچەماڵەکرێت گۆبتەپە چەمچەماڵ. لەوە زیاتر ئەوەی تر وابزانم چارەسەری ئاوی بەردەوامی چەمچەماڵ ناکات. چەمچەماڵ شارێکە بەرفرەوان بووە لە ڕووی دانیشتوانەوە. بۆڕی گواستنەوەی بینی تاسلوجە چەمچەماڵ بۆ ڕێکی استراتیجیە بۆ گواستنەوەی ئاو، بەڵام بۆڕیە تەمەنی لە ساڵی 1970 کۆتایەکەی بووە دانراوە. تا ئێستا ئەو بۆڕیەت وابزانم هەموو شتێ تەمەنی هەیە، تەمەنی کۆتا بووە لەسەروی ئەوە کە بۆڕێکە عمری نەماوە، تەجاوزاتیشی لەسرە. ئەمانە هەمووی کێشن بۆ ئاو. سەبارەت بە بنەبڕکردنی زیادەڕۆی بۆ سەر بۆڕی ئاوی تاسلوجە چەمچەماڵ، قایمقامی چەمچەماڵ دەڵێت لیژنەیەکیان بۆ بنەبڕکردنی ئەو دیاردەیە پێک هێناوە و سەرجەم زیادەڕۆیەکان لابراون. ئاماژەشی بۆ کرد لە ئێستادا بڕی $116,000 بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی قەزاکە دابین کراوە و بەو بڕش لە 180 کێشەی ئاوی سنوورەکە چارەسەر دەکرێت. سەبارەت بە تەجاوزکردنە سەر بۆڕێکەمە 2-3 جار لیژنەمان چووە مدیری داری ئاوی چەمچەماڵ بست بە بست لە تاسوجە هەتا چەمچەماڵ هەمووی بە لیژنە گەڕاون، هەرچی تەجاوزێکە بێ لابراوە. گرفتی سەرەکی ئێمە کەمی ئەو ئاوەیە کە ئەدرێ بە چەمچەماڵ. ئێمە لە دوومانی ڕابردووشەوە هەموو حکوومەت لە پارێزگای سلێمانی هەتاوە کۆچێتە ئەنجومەنی وەزیران وەزارەتە پەیوەندیدارەکان ئاگادارمان کردوونەتەوە کە ئەگەر ئەم هاوینە زوو هەڵمەتێکیان هیمەتێک بۆ چەمچەماڵ نەکرێ لە ساڵانی ڕابردوو خراپتر تووشی خەیرانێکی مرۆیە بین کە کەمی ئاوی خواردنەوەی بۆ هاوڵاتیان. خۆشبەختانە بە پرۆژەیەکە نزیکەی $116,000 تێچێ وحدەیەکی تەصفیە هەیە هە لە سونێنی قەزاقی خۆمانە، ئەبرێتە لای کانیشیتان لەوێ ئەخرێتە سەر ئەو ئاوەی کە بۆ کارگەکان ئەچێ لە گۆبتەپەوە. تقریبەن کێشەی 180 کەم ئاویمان بۆ چارەسەرەکە بەم نزیکانە چێتە بواری جێبەجێکردن و دائەندرێ. ئەگەر لەم چەند ساڵەی دواییدا بە بیانووی قەیرانی داراییەوە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ جێبەجێ نەکرابێت، ئایا لە ساڵانی پێشوودا حکوومەتی هەرێم بەچی بیانوەیەکە و پرۆژەی جێبەجێ نەکردووە کە تاکە چارەسەرە بۆ بنەبڕکردنی کێشەی کەم ئاوی لا قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری؟ ئەمە پرسیارە بێوەڵامەکەی دانیشتوانی چەمچەماڵ و دەوروبەرێتی. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.